هیوام بەهێزە کە ئەتوانم شەڕێکی قورسی لەگەڵا بکەم یا ئەمما بە عەرزایەیەم بە عەرزە. ئەو پیاوەی 12 ساڵ لەگەڵ نەخۆشی شێرپەنجە جەنگا دوجار هەر بەهۆی ئەو نەخۆشیەوە کۆچی دوایی کرد. یەشێکم لەوانەی کە ماوەی 12 ساڵە ئەم نەخۆشیەم هەیە و ئەتوانم بڵێم نەخۆشیەکەش تا ڕادەیەک بڵاو بۆتەوە لە جەستەما هەم لەسەر ئێسقان هەم لەسەر سیەکان هەم لە پرۆسات بەڵام لەگەڵ ئەوەشا ڕوبەڕووی نەخۆشیەکە بوومەتەوە. عەبدوڵڵای حاجی سەعید یاریدەدەری سەرۆک مامجەلال بوو بۆ کاروباری بازرگانی و کاسبکاران. وەک هاوڕێکانی دەڵێن پیاوێکی شۆڕژگێڕ و دەستپاک و نیشتیمان پەروەر و لەسەرخۆ بووە. جێگەی متمانەی سەرۆک مامجەلال بوو. من خۆم 50 ساڵی ناسم 50 ساڵە ڕەنگە بە یەکەوە ئیشمان زۆر نەکرد بێ بەڵام لە قۆناغ بە قۆناغ ئاگامان لە یەکتری بۆ پیاوێک بۆ کە خەڵکی شاری سلێمانی هەموو خۆشیاویستەوە پیاوێک بۆ یەکێ بلوانی تا ئێستا ڕۆژێک لە ڕۆژان کەسێک گلەی لێی نەبووە. کاک عەبدوڵڵا حاجی سەعی لە دوای کۆنگرەی دوی یەکێتی نیشتیمانی کوردستان جەنابی مامجەلال متمانەی ئەوەی پێدا بوو بە یاریدەدەری جەنابی مامجەلال بۆ کاروباری بازرگانی. کاک عەبدوڵڵا لەو بوارەدا لە بواری ئابووری و لە بواری بازرگانیدا ڕۆڵێکی بەرجەستەی هەبوو بۆ کۆکردنەوەی کاسبکاران و بازرگانەکان و وڵاتانی دەوروبەر هێنانی خەڵک بۆ ئێرە لێرە بۆ گەشەکردنی ئابووری کوردستان و بازرگانی کوردستان. ئەم پیاوە منداڵەکانیشی لەسەر خۆنەویستی و نیشتیمان پەروەری پێگەیاندووە و وەک خۆیان دەڵێن هەمیشە ئامۆژگاری کردوون لە پێناو بەرژەوەندی گشتی و پاراستنی خاک و نیشتیماندا کار بکەن. ئەوەی کە ئێمە وەکو سەرمایەک شانازی پێوەکەین ئەو مێژووە پرشنگدارەیە کە باوکمان بۆی بەجێهێشتوین و باشترین وەفاش و باشترین پاداشتیش بۆ باوکی ئازیزمان بۆ ڕێبازی جەنابی مامجەلال درێژە پێدانی ڕێگاکەیەتی بەدڵ بەڕاستەقینە و بە هەموو هێز و تواناوە درێژە پێدەری ئەو خەباتە بووین کە ئەمان گیانی خۆیان و ژیانی خۆیان پێشکەش کرد. عەبدوڵڵای حاجی سەعید ساڵی 1948 لە سلێمانی لەدایک بووە. لە ماوەی تەمەنیدا بەشداری شۆڕشی ئەیلول و شۆڕشی نوێی گەلەکەمان بەڕابەرایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان کردووە و لە ناو یەکێتیدا هەر بەرپرسیارەتێکی وەرگرت بێت سەرکەوتوانە ڕایپەڕاندووە و دوایین بەرپرسیارەتی یاریدەدەری سەرۆک مامجەلال بوو بۆ کاروباری بازرگانی و کاسبکاران. ڕۆژی 28 نۆی 2021 لە سلێمانی کۆچی دوایی کرد و ڕۆژی 29 نۆ لە گۆڕستانی شێخ قادری سەرنەگیرا و بەرامبەر گردی سەیوان بە خاک سپێردرا و لە دوای خۆی 4 کوڕی بۆ نیشتیمان بەجێهێشت. ڕێبازیوە کورسات نیوز سلێمانی.